تا دێ دوادەی ئەنجامدانی ڕیفراندۆم نزیک دەبێتەوە و هێشتا بەتەواوی ئاسەنگەکانی بەردەم ڕیفراندۆم چارەسەر نەکراون. یەکێتی نیشتیمانی کوردستانی شەوڵەکانی چڕ کردوتەوە و لە ڕۆژانی ڕابردووشدا زنجیرەیە کۆبوونەوەی گرنگی لەگەڵ لایەنەکان ئەنجامدا. یەکێتی لە سەرجەم کۆبوونەوەکانیدا پێداگیری کردووە لەسەر یەکریزی نیشتیمانی و هەموو هەوڵەکانیشی بەو ئاراسەیەدان بۆ هەر پێشات و ئەگەرێک هەموو لایەنەکان لە یەک بازنەی بڕیارداندا کۆ ببنەوە. قەیرانیان دروست کردووە ئەو لایەنانەی کە ململانیان دروست کردووە لە نێوان خۆیاندا ئەمان هەڵوێستیان ڕوون نیە چونکە ڕۆژێک لەسەر هەڵوێستێکن ڕۆژێک هەڵوێستەکانیان دەگۆڕن و ئەم ململانانەی کە هەیە وای کردووە کە لەسەر ئەوەی کە هەڵوێستیان ڕوون نەبێت زیاتر قەیرانی دارایی بەسەردا هاتووە قەیرانی سیاسی بەسەردا هاتووە بۆیە یەکێتی لە ئێستادا بە ڕوونترین هەڵوێستی هەیە و هەڵوێستێکی گلۆبالی هەیە لە نێوان لایەنە سیاسیەکاندا دەوێت لایەنە سیاسیەکان زیاتر لێک نزیک بکاتەوە لەسەر پرسە نیشتیمانیەکان یەکدەنگ بێت بۆ ئێمە لە بڕواایە دەینە کە ئەم قۆناغا پێویستی زیاتر بەوە هەیە کە لایەنە سیاسیەکان بەڕوونی هەڵوێستی خۆیان دەربڕن وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان کە جەخت لەسەر ئەوە دەکاتەوە کە پەیوەندی لایەنە سیاسیەکان بەرەو لێک نزیک بوونەوە بڕواتەوە بۆی لەسەر پرسی نیشتیمانی هاودەنگی و یەکدەنگی هەبێت. یەکێتی نیشتیمانی کوردستان لە ساڵی 1982ەوە یەکێک لە دروشمەهرە سەرەکیەکانی مافی چارەی خۆنووسینە و لەو پێناوەشدا هەزاران شەهیدی بەخشیوە. گرنگی ئەم پرسە لای یەکێتی بە جۆرێکە یەکێتی دەیەوێت لەم قۆناغەشدا ڕیفراندۆم کە قۆناغی پێش سەربەخۆیە لەسەر بنەمای کۆدەنگی نیشتیمانی ئەنجام بدرێت و هەر لە سەرەتاشەوە یەکێتی ئەمەی بەڕوونی ڕاگەیاندووە دەبێت ڕیفراندۆم بۆ سەربەخۆیی بێت و کۆدەنگی نیشتیمانی لەسەر بێت و کەرکووک و ناوچە دابڕێنراوەکانی هەرێمیش بەشدار بن لەم پرسە گرنگەدا. دیار لە یەکەم بیاننامە بۆ ڕیفراندۆم یەکێتی نیشتیمانی کوردستان ڕاگەیاند پێویستە ڕیفراندۆم بە ئامانجی سەربەخۆیی بکرێت و هەروەها لە 82شەوە کە یەکێتی نیشتیمانی کوردستان دروشمی مافی چارەی خۆنووسینی هەڵگرتووە. مافی چارەی خۆنووسین یەکێکە لە ئامانج و ئامانجە باڵەکان یەکێتی نیشتیمانی کوردستان دیارە نەتەوەی ئێمە نەتەوەیەکی زوڵم لێکراوە گەورەترین نەتەوەیە کە تا ئێستانەوە خاوەن دەوڵەتی خۆی پێویستە ڕیفراندۆم بۆ سەربەخۆیی بکرێت ئامانجی ڕیفراندۆم دیاری بکرێت و هەر هەموو هێزە سیاسیەکان یەکدەنگ و یەک هەڵوێست ئەوە بکرێت ئەوە نەبێت کە ڕیفراندۆم بکرێتە موزایادەی سیاسی وە بکرێتە کاڵایەک بۆ بە هاوڵاتیان و بە هاونیشتمانیانی کوردستان بفرۆشرێتەوە. جگە لە پرسی ڕیفراندۆم کە بڕیاردان لە چارەنووسی نەتەوەیەک بە شێوەیەکی گشتیش عێراق و ناوچەکە لە بەردەم گۆڕانکاریدایە هەموو بۆ چوونەکانیش بەو ئاراسەیەدان ئەگەر کورد بیەوێت زیانمەند نەبێت و وەک نەتەوەیەکی خاوەن دەستکە و دەنەخشەی تازەی ناوچەکەدا پێگەی دیاری هەبێت دەبێت یەکدەنگ بێت و ئەمەش استراتیژی ڕوونی یەکێتی نیشتیمانی کوردستانە. ئەو جانتای کە پرۆژە گەڵاڵەکراوەکەی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانی تێدایە لای هەر یەکێ لە وەفدەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بێ و لە ناوخۆی هەرێم و لەسەر ئاستی وڵاتانی دراوسێژ لەسەر مێزی گفتوگۆ و دانوستان بکرێتەوە یەک استراتیژ و بەرنامە و ئەجەندای یەکێتی نیشتیمانی کوردستانی لەخۆ گرتووە کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە وێنەیەکی گەورە و یەکگرتوودا پیشان دەدا و کە دوجار هەموو ڕێگاکانی دەستنەوە سەر شاڕەی بەرژەوەندی گشتی و داهاتووی هەمووان هونەڕەسوڵ گەلی کوردستان ڕانیە.